سڵاوتان لێبێ هاوڕێیان خۆشحاڵم کە لەم ڤیدیۆیەدا هاتمە خزمەتی ئێوەی عەزیز و خۆشەویست. بابەتی سەیرکردنی فیلمە سێکسیەکان تەنها پەیوەندی نییە بەوەی کە چاکە یاخود خراپە، بەڵکو پەیوەندی هەیە بە وێرانبوونی لایەنی تەندروستی و نەخۆشیە دەرونیەکانەوە. وا دەگوترێت کە سێ لە دەوڵەتانی عەرەبی لە لیستی ئەو دەوڵەتانن کە زۆرترین بینەریان هەیە بۆ بابەتە سێکسیەکان لە ساڵانی ڕابردوودا. وڵاتی مسر لە ڕێزی دووەمدایە، وڵاتی مەغریب لە ڕێزی پێنجەمدایە، و وڵاتی سعودیەش لە ڕێزی حەوتەمدایە. و لە ڕێگای لێکۆڵینەوەوە ئەوەمان بۆ دەرکەوت کە پۆرنۆگرافی لە وڵاتە عەرەبیەکاندا لە پەرەسەندندایە، کە ئەمەش پەیوەندی هەیە بە ئاسانی بەکارهێنانی ئینتەرنێت لە وڵاتانەدا. لە ئێستادا وڵاتە عەرەبیەکان تووشی نەخۆشیەکی بە کۆمەڵ بوون کە گرنگی تاو نەدراوە بە چارەسەرکردنی یاخود سنووردارکردنی بڵاوبوونەوەی. بابەتە سێکسیەکان دەبێتە هۆی دروستبوونی نەخۆشی دەرونی و جەستەیی وەخوو پێوەگرتن هاوشێوەی مادە هۆشبەرەکان کە بەتەنها کار ناکاتە سەرتاکە کەسێک بەتەنها، بەڵکو کاریگەری هەیە لەسەر ئەوانەی دەوروبەریشی. و ئێمە هێندێک لەو نەخۆشیە دەرونی و جەستەیانەتان بۆ دەخەینە ڕوو کە بەهۆی فیلمە سێکسیەکانەوە دروست دەبێت. بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پشتگیریمان بکەن بەڵایکردنی ڤیدیۆکە و لە بیریشتان نەچێت بۆ بینینی بابەتی زیاتر لە کەناڵەکەمان. ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش ساڵاک بکەن. فەرموون ئێستاش با دەست بە ڤیدیۆکەمان بکەین. یەکەم خوو پێوەگرتن کاریگەری سیرکردنی فیلمە سێکسیەکان بە تەواوەتی هەمان کاریگەری مادە هۆشبەرەکان و خواردنەوەی کحولی هەیە. کاتێک مادە هۆشبەرەکان بەکاردێنیت هۆرمۆنی دووبامین بەرز دەبێتەوە کە هەستی دڵخۆشبوون زیاد دەکات، بەڵام مێشک لە ماوەیەکی کەمدا بچووک دەبێتەوە کە پێویستی بە بڕێکی زیاترە بۆ زیادبوونی هەستی دڵخۆشی، کە ئەمەش پەیوەندی هەیە بە زۆر و ئاستی ئەو فلیمانەوە. واتە کەسەکە وای لێ دێت پێویستی بە زیاتر سیرکردنی ئەو فلیمانەیە. دووەم، گرژبوونی قەبارەی مێشک بە پێی لێکۆڵینەوەیەکی ئەڵمانی کە بەم دوایانە بڵاو بۆتەوە دەری دەخات کە ئەو پیاوانەی کاتێکی زۆر بە دیار فیلمە سێکسیەکانەوە دادەنیشن دەناڵێنن بە دەستکەمبوونەوە و سڕبوونەوەی مادەی خۆڵەمێشی لە هەندێک بەشی مێشکاندا کە بەرپرسە لە جوڵە و دەرکردن بە هەستەکان و کۆبوونەوەی لە بەشی ڕاستی مێشکاندا و کار دەکاتە سەر توێکڵی مێشک لە بەشی پێشەوەی سەردا کە کاریگەری هەیە لەسەر ڕەفتار و شێوازی بڕیاردانیان. سێەم، پەیوەندی سۆزداری لەگەڵ دنیایەکی خەیاڵی. سیرکردنی فیلمە سێکسیەکان دەبێتە هۆی دروستبوونی پەیوەندی لە نێوان ئەو کەسە و ئەو فیلمانە و ئەو دیمەنانەی پیشانی دەدرێت، بەڵام ئەمە پەیوەندێکە لەسەر بنەمای حەز و ئارەزوو لەگەڵ جیهانێکی خەیاڵی. بۆ زیاتر ڕوونکردنەوەی ئەمە ئەگەڕێینەوە بۆ لێکۆڵینەوەی زانای ڕووسی باڤلول لەسەر کاردانەوەی سەگێک کاتێک خواردنەکەی بەستراوەتەوە بە دەنگی جەڕەسێکەوە. دوای ماوەیەک سەگەکە وای لێ دێت کاتێک دەچێتە لای زەنگەکە یاری بە زەنگەکە دەکات، کاتێکی خواردنێکیشی لێ نییە. هەماشت جێبەجێ دەبێت بەسەر ئەو کەسەش کە خۆی گرتووە بە فیلمە سێکسیەکانەوە کە دەنگی زەنگەکە بەلایەنەوە ئەو پەیوەندیەیە لە نێوان حەزی سێکسی بە وێنە و ڤیدیۆیانە نەک بەرامبەر کەسێک کە بەبێ ئەو وێنە و ڤیدیۆیانە ناتوانن هیچ پەیوەندێکی جنسی و سۆزداری ببەستن. چوارەم، وێرانبوونی پەیوەندی ڕاستەقینە کە دەبێتە هۆی تەنبەڵی و بێزاری و کەم توانایی سێکسی لە ژیانی ڕاستەقینەیدا لەبەر ئەوەی ئەو کەسە کاری تێکراوە لەلایەن ئەو فیلمە سێکسیانەوە و لەو پەیوەندیدایە لەگەڵیان لەبەر ئەوە ناتوانێت لە ژیانی ڕاستەقینەیدا چالاک بێت. پێنجەم، خەمباری و بێتاقەتی. بەهۆی سەیرکردنی ئەو دیمەنانەوە هەست بە بێتاقەتی و تەنیایی دەکات و ڕادەکات لەو ڕاستیانەی کە تێیدا دەژی، لەبەرەوە بەردەوام هەست بە بێزاری و تاوان دەکات لە بەرامبەر دین و کۆمەڵگاکەی. شەشەم، خیانەتکردن کە بەردەوام خیانەتکردن لە فکرەیەکەوە دەست پێ دەکات کە بەردەوام دووبارە بوونەوەی ئەو دیمەنانە وای لێ دەکات کە خیانەتکردن لەگەڵ ئافرەتێکی تردا زۆر لای ئاسایی بێت و جێگای باوەڕ بێت. حوتەم، ئازاری لەش. بەردەوام سیرکردنی ئەو دیمەنانە دەبێتە هۆی دروستبوونی ئازار لە لەشتدا، لەوانە ئازاری پشتومل و دەبێتە کەسێکی تووڕە لە هەڵس و کەوتدا و تووشی بیرچوونەوە دەبێت و زیان بە چاوەکانی دەگات بەهۆی زۆر سیرکردنی شاشەی تەلەڤیزیۆن و مۆبایل و کۆمپیوتەر. لەبەرەوە سیرکردنی فیلمە سێکسیەکان زیانێکی زۆری هەیە، تەنها بۆ ئەو کەسە ناکە سەیری دەکات، بەڵکو بۆ هەموو ئەوانەشی کە لە دەوروبەریدان.
بەم زۆرەش گەشتینە کۆتایی ڤیدیۆکەمان زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون گەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەرێستا لایکی ڤیدیۆکەمان بۆ بکە و شەیری بکە لەگەڵ هاوڕێکانتدا وە لە بیریشتان نەچێت بۆ بینینی بابەتی ناوازە لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش ساڵاک بکەن و هەرڕەخنەیەک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەمان هەیە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسە و دووبارە سپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەشاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوددا بن.